سڵاوتان لێ بێم کاتتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەو پرسیارتان پێشکەش دەکەم. لە دوێنێەوە تاوەکو ئەمڕۆ قسەوباز زۆر کرا لەسەر تەڵتین و هەژماری من. ئەوەی کە پرۆسەکەی زیاتر وروژان بەرپرسانی یەکێتی بوەریەکە لە قوبات تاڵەبانی پاڤڵ تاڵەبانی کە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن شەڕی میدیاییان دشت بە پارتی لەسەر تەڵتین و هەژماری من. بەڵام ئەوە ئێستا خەریکە نزیک دەبنەوە لە پێکێنانی کابینەی دەیام. ئێستا ئەو بەڵێنە لەو بەڵێنەیان پەشیمان بوونەوە لە کاتی هەڵبژاردندا بە موچەخۆرانی پارێزگای سلێمانیاندا. دەیان گوت ئێمە لەگەڵ تەڵتینی لەگەڵ هەژماری من نین، هەژماری من هی پارتی و خودی مەسرور بەرزانی. بەڵام ئێستا دۆخەکە گۆڕاوە. کاقوبات دەڵێ سەری خەڵک بەم قسەیە مەئێشێنن. هەروە لەلایەکی دیکەش باڤڵ تاڵەبانی دەڵێ پێویستە ئەوانەی کە لە ناو هەژماری مندا کار دەکەن زیاتر ڕوونیکەنەوە بۆ خەڵک بۆی لە چاکی هەژماری من تێبگەن. یەکێک لە داواکاریەکانی موچەخۆرانەوە بوو کە تەڵتینیان بۆ بکرێت هەر بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالیش بۆ ئەوەی کە گرفتی موچیان نەمێنێ. واتە تەڵتینەکە لە ڕێگەی بانقی حکومێ بێ بانقی ڕەشید و ڕافیدەین بۆی ئەم گرفتە نەمێنێت، چونکە جۆرێک لە جۆرەکان نامتمانەیی هەیە لە نێوان فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو بانکانەی کە بەشدارن لە هەژماری من. چونکە پیان وایە هیچ گرنتیەک نییە بۆ ئەوەی کە سبەینێ ئەم بانکانە ئیفلاسیان کرد پێ پارەکانیان پێدەدا. هەروەها ئەو کاتە ئەم کێشەی ناردن و نەناردنی موچە دەبێتە دەستی سێ بۆ موچەخۆران، بەڵام ئەگەر لە ناو تەڵتینەکە بێت بانکە حکومەکان ئەبێتە دەستی دوو بۆ موچەخۆران. من بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری پارێزەر پەیمان عەزەدینم کردووە کە پەرلەمانتاری پێشووتریشە، ئێستا سەرقاڵی پارێزەریە، لە مێژیشە دیار نییە لە دەستگاکانی ڕاگەاندن. دانووسینێکیشی نووسی بوو لە ئەکاونتی خۆی لە فەیسبوک لەسەر ئەم تەڵتین و هەژماری منە. پێم خۆش بوو ئەم ێوارەیە گفتوگۆ لەگەڵاو کەم لەسەر بۆی زانیاری زیاترمان پێ بدە جیاوازیەکان چین، بۆ موچەخۆران چ سوودێکی هەیە لە ناو هەژماری من بنیا تەڵتین بکات. پێماخان زۆر زۆر بەخێربێ. زۆر سپاس دەکەم. خوشحاڵم میوانی بەرنامەی زومی بەخێبێ سەر چاو. بۆچی یعنی جەنابەت پێت وا بوو کە تەڵتین یا یەکێتی جۆرێک لە پاشکەس بوونەوەی پێوە دیارە لە مەوزوعی تەڵتینە کە پێشتر بانگەشەی بۆ کرد. ئێستا ینی دەمی هەر بەرپرسێکی حکومی دەکەیتەوە دەڵێ هیچ جیاوازیەکیان نییە بۆ هەردووکیان بۆ موچەخۆر کردنەوەی ئەکاونتێکی بانقیە کە موچەکە بێت لە هەر کوێ بێت دەتوانن وەریگرن. ئەی بۆ ئێمەمانان بۆ نمونە گرفتمان لەگەڵ ئەمایە یا دروستتر بڵێ مامۆستایان کەیسایەکێک لە داواکاریەکانیان بەڕاستی تەڵتینکردنی موچەکانیانە. بەڵێ سوپاسدانەکەم لە ڕاستیە خۆی ئەگەر ئاوا لە وێنە گشتەکە و سەیری بکەین گرنگ بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و بۆ مامۆستایانیش ئەوانی کە بە بەردەوامیش 10 ساڵە لەسەر شەقامن و ئێستش هەر لەسەر شەقامن ئەم کاتێک کە ئێمە قسەی لەسەر تیاەکەین ئەوەیە کە چۆن زامنی موچەکانیان بکەن و چۆن لە کاتی خۆیان موچەخۆران موچەی خۆیان وەربگرن. ینی ئەمە ئەسلی بابەتەکەیەوە، ئەمە داواکاری سەرەکی موچەخۆرانە لە هەرێمی کوردستانە ماوەی 10 ساڵە، چونکە ماوەی 10 ساڵە لە هەرێمی کوردستانە موچەخۆر دڵنیایی نییە لە کات و چۆن و چەندێتی ئەو موچەی کەوەری ئەگرێ. بۆیە ئەمە بووەتە مشکلەیەکی زۆر گەورەوە بۆتە یەکێک لە داواکاریەکان، جگەلەوەی کە کێشەی سەرەکی لە بینی تەڵتین و هەژماری من کە دروستکرا لە ڕاستیە تەواو پێچەوانەی ئەو قسەیە کە کاقوبات کردی لەگەڵ میدیاکارانە، ئەوەی کە میدیاکاران سەریان لە خەڵک تێکگا بێت و بەڕاستی فعلەن سەر لێ تێکچوون هەیە لە بینی هەژماری من و تەڵتینە، بەڵام ئەو سەر لێ تێکچوونە
یا ئەو سەر لە تێکدانەیەکێتی کردوێتی بە شێوەی سەرەکی بە شێوەی سەرەکی و ئەو کاتەی کە مامۆستایان ئەو کاتەی کە موچەخۆران تێگەیانران لەوەی کە وەکو جەنابەت لە پێشەکەکەی ئاماژەت پێکرد کە لە ڕێی هەژماری منەوە موچەکەیان چەندین دەستی پێ ئەکرێت چەندین پارەی لێ ئەبڕێ جگە لەوەی کە هەموو ئەو قسانە کرا کە موچەخۆر ئەو گرێبەستەی کە ئیکا لەگەڵ ئەو بانکەی کە هەژمارەکەی تیا ئەکاتەوە ئیمزا لەسەر گرێبەستێکی ئەلکترۆنی ئەکات کە کۆپی لەلا نابێت کە ئەسڵ وایە لە بینی بانک و هەر کەسێکە کە هەژمار ئەکاتەوە عقدێکی شێرەوەیە بەڵێ گرێبەستێکی نووسراو هەبێ بۆ ئەوەی دڵنیا بێلەوە و لەمە زۆرتریش ڕۆشتن کە یەکێتی دەوری باڵا و سەرەکی هەبووتیایە بەوەی کە ئەمە دزیتیا ئەکرێت بەنەس چەندین بەرپرسی یەکێتی باسی بە وشە باسی دزی کردووە دزیتیا ئەکرێت ئەمە پارتی دیموکراتی کوردستان لە ڕێی هەژماری منەوە چونکە ئەم بانکانەی کە تیایەن بانکی پارتی دیموکراتی کوردستانن وهی بەرپرسان و کوڕانی پارتی دیموکراتی کوردستانن بەڵێ کەواتە کاتێک کە موچەخۆر لەم سنوورەیە لە سنووری یەکێتیا باڵێن ئەوەی کە خۆیان دابەشیان کردووە موچەخۆر بزانێت پارتی دزی لێەکە لە ڕێی ئەم هەژمارەوە موچەخۆر بزانێت کە 6 مانگ موچەی لە لای حکوومەتە بەڵام حکوومەت نیەتی هەیە لە ڕێی ئەو گرێبەستە ئەلکترۆنیی کە ئیمزای پێکراوە و نازانێ ئیمزای لەسەرچی کردووە هەموو ئەو پارە کەڵەکە بوانەی ئاو و کارەبا و زەڕی بۆ هەموو ئەوانەی کە بەهۆی نەدانی موچەوە بەهۆی گلدانەوەی 6 مانگ موچەی موچەخۆرانەوە نەیتوانیوە بیە بە ئارەزووی خۆی لێی ئەبڕێیانی بە جۆرێکی تر ئەبێت بە بەڵام بۆ چەند جارێ دڵنیایان یا بە خەڵک کە ئەسڵەن شتیوان نابێت ینی بەرپرسانی حکوومەت پارتی بڵێ ئەوانەی کە بەرپرسن لە هەژماری من کە ئەم شتە ڕوونادا هیچ کەسێ بەبێ مۆڵەتی ئەو کەسێک کە ئەکاونتەکەی بەنا ناتوانێت دەستکاری پارەکەی کە بڵێ ڕاستە ئەمە یعنی ئەمە خۆی هەر ئەمەش بەشێکی تری کێشەکانە لەبەر ئەوەی بە بەردەوامی یەکێتی و پارتی ئیشیان لەسەر زیادکردنی بێمتمانەیی و ترس و دڵڕاوکێ کردووە لە لای خەڵک ئەنی ویستوانە بە بەردەوامی خەڵک موچەخۆر بێیان موچەخۆر نەبێ لە ڕاڕایی و دوودڵی و ترسابی هێڵنەوە ئەم ڕاڕایی و ترس و دوودڵیە زۆربەی جارەکان بە ناشرینکردنی یەکتر دەستیان پێکردووە کە گومانیان خستوتە سەر کار و با بڵێن پرۆژەی یەکێکیان کە ئەمە بۆ خۆی خەڵکی ئێمەش ئەوەندە بێمتمانەی دیوە لە هەردووکیان واتە ئەوەندەی بێمتمانەی دیوە ئەوەندەی ناحەقی دیوە ئەوەندەی ناعەدالەتی دیوە زۆر ئاسانە بۆی قسەی هەر کامێکیان باوەڕ پێ بکە لەسەر ئەوەی تریان چونکە لە ئەسڵا بەداخەوە یەکێتی و پارتیوە دواتر کە پێکێنەری حکوومەتن نەیانتوانیوە ناونیشان و سومعەیەکی ئەوەندە باش لە ناو هاوڵاتیانی خۆیان ناجێبیاڵن کە قرس بتوانێ بڕوا بۆ پروپاگەندانە بکات کە لە بەرامبەر یەکترا ئەیکەن باشە من هەر لەو نووسینەی خۆتە ینی ئەوە کەم بە پرسیار بۆ جەنابێت ینی باسی ئەوەکەی کە دروست ڕێک واژ بوو لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە بۆنمە یەکێتی فۆرمێکی بڵاو کردەوە بە ئۆنلاین کە فەرمانبەران دابشکا بەسە دام و دەستگاکانە گوایە ئەمە تەڵتین و دەتوانن پڕیکەنەوە خێرە ینی ئێستا بۆ نمونە هەموو ئەمانە لە یادەوەری بۆ نمونە کاکوباد و کاکپاڤڵان نەماوە کە بۆ نمونە ئێمەمانان وەکو ڕاگەاندن سەری ئەوانمان ئێشان دەبێت خۆ کەس باسی تەڵتینی نەکرد ئەمان تەڵتینیان لە ناو خەڵکا بڵاو کردەوە و پێداگر بوو لەسەرەوەی کە دەبێت تەڵتین جێبەجێ بکرێ نەکە ژماری من ڕاستە خۆی ینی لەم بابەتەیە لەم بەشەی پرسیارەکەی جەنابتە ئەبێ بگەڕێنەوە سەر کۆمەڵێک یەک دنیا کێشە کە یەکێتی و پارتی بە بەردەوامی دروستیان کردووەوە دروستی ئەکەن و لە نەتیجەیە یینە سەر ئەم ئەنجامی کە ئێستا پێیگەیشتوین بنمونە ئێمە لە بەڵێنی بانگەشەی هەڵبژاردنەوە دایبنی دەست پێ بکەین بەڵێنی هەڵبژاردن یا بەڵێنی بانگەشە بریتە لە متمانە لە نێوان دەنگدەر و ئەو حیزبەی کە بانگەشە ئەکاواتە
قسەیەک نییە بۆ نمونە بەڵێنی بانگەشەی هەڵبژاردن قسە و پەیامی تیکتۆکچیەک نییە لە دوایە لی پەشیمان بێتەوە یا بۆ گاڵتەیەک و بۆ سوعبەتێک لە ناو خەڵکا بڵێ وامزانی رادیۆیە بەڵێن بابەتێکی گەورە و قورسە بەشێکی هەرە گرنگی لایەنێکی هەرە گرنگی گرێبەستێکی سیاسیە کە بۆ 4 ساڵ لە نێوان دەنگدەر و لە نێوان حزبێکی سیاسیە دروست ئەبێت ئەمە یعنی اینجا ئەمە کە ئەسڵی واقعەکەیە کە ئەبێ وابێت لێرە شەوەینەوە سەر هەژاری و داماوی ئێمە وەکو گەل کە حساب بۆ ئەوانەش ناکەین حساب بۆ ئەو ناکەین کە ئەگەر حزبێک ئەم بەڵێنەی لە ئێستایا پێیان و لە بینی دوو بانگەشەیە چونکە بانگەشەی هەڵبژاردننی عێراقیش نزیکە ئەوەندە ئاسان بێ بۆی ئەوەندە خەڵەتاندنی خەڵک بەلایەوە بابەتێکی سەرپێیی بێت کە گوێ نەیاتە تەنانەت ئەو مەترسیەی کە لە بینی دوو هەڵبژاردننی شاڕوو ئەیات کە ئەمە بۆ خۆی هەم ئەو فۆرمە ساختەیە کە بڵاو کرایەوە هەم جۆنەدان و بێبایەخکردنی دەنگدار کە ترست نەبێ لە پەشیمان بوونەوە نەک لە پەشیمان بوونەوە لە هەڵگەڕانەوە بە پێچەوانە بوونەوە بە گۆشەی 180 لە باڵێنێکی خۆت لە نێوان دوو بانگەشەی هەڵبژاردنە یعنی ئەمە جگەلەوەی کە ئێستا لەبەر ئەوی قسەکە لەسەر یەکێتی نیشتیمانیە جگەلەوەی کە یەکێتی نیشتیمانی هیچ نرخێکی و هیچ بەهایەکی بۆ خەڵک و دەنگدەری خۆی نییە هیچی تری لێ ناخوێنرێتەوە و بەداخەوە فعلا ئەوە واقعەکەشە چونکە چۆن یعنی دەنگدەری هوشیار کام دەنگدەرەیە دەنگدەرێکە کە خوێنەوار بێت کە تێبگات کە بەڕاستی بە دوای بەرژەوەندی خۆیەوە بێ بەڵام گەلێک کە 10 ساڵ نەخوێندەوار بکرێ گەلێک کە یەکێتی و پارتی سیستمی پەروەردەکەی بە تەواوەتی داڕوخێنن بە تەواوەتی نابوتی بکەن و ئیش لەسەر زیادکردنی زۆرترین ڕێژەی نەخوێندەوار بکەن لە کۆمەڵگاکەیە بە ئەکیدی ئەمە بە بەرنامە و بە پلانە بۆ ئەوەی ئاواهی بێمنەتانە لە نێوان دوو هەڵبژاردنە زۆر بە ئاسایی خۆیان بەسەر خەڵکیانی ئەمەندە بێباکن لەوەی کە بۆ نمونە ئێمە هەڵبژاردنەی کەمان لە پێشە ینی زاکیرەی خەڵکی کورد ئەمەندە بچووکە یا کورتە کە ئەمەی لە بیر نەبێ ئێمە چەند مانگکە چینە ناڵبژاردن بڵێ ئەمان چۆن بیر لەم خەڵکە ئەکەنەوە ئەخر یعنی ئەمە پلانە یعنی ئەمە بابەتێک نییە خەڵکی ئێمە بە سوتفە بە قودرەتی قادر لە ساڵی 2025 گەیشت بێتە ئەوەی زاکیری ئاوازائیف بێت هیچ تێنەگات نەتوانێت قرار باد لەوەی کە ئێستا بەم جۆرە گاڵتەی پێ ئەەکەن فۆرمێکی ئێنێ یعنی هەر بۆ خۆی ئەو فۆرمە ساختەیە گەورەترین سوکایەتی بوو بە موچەخۆر لە هەرێمی لەم بەشەی هەرێمی کوردستانە چکە لە هەولێرە ئەوە نەبوو ئەم خەڵەتاندنە بۆیە زۆر جار ئەگەیتەوە قەناعەتەی کە ئەگەر بەڕوونی بەوازەحی بەڕێکوپێکی دزید لێ بکە زۆر باشترە لەوەی کە بە بێعەقڵت بزانێ بەوەت بزانێت کە تۆ ناتوانی درک بەوە بکەیت ئینسانێکی ئەمە لەم حاڵەتەیە وەکو ئەوەی لە قانونا پێی ئەوترێن ناقصل ئەهلیە وەکو ناقصل ئەهلیە سەیری تەواوی دەنگدەران ئەکەن لەم یا لانی کەم سەیری دەنگدەرانی خۆیان ئەکەن کە توانای ئەوەی نییە بڕیار بات لەسەر ڕاست و غەڵەت بڕیار بات لەسەر باش و خراپ ئەمە وای کردووە کە بێمنەت بێت لەوەی کە بە ئاسانی لە نێوان دوو هەڵبژاردنە ئەو ڕستکە گەورەیە بکاتوە بەو ئاراستە خێرایە پەشیمان بێتەوە لە بەڵێنەکەی پەیماخە منەمێ ینی من جاری وایە پرسیارەکانم سیاسی بێت چکە تۆ لە ناو حزبێکی سیاسیشە ئەزمونت هەیە و پەرلەمانتاریش بووی من بۆچی ئەم گۆڕانکاریە لە ماوەی چەند مانگێکا دروست بوو دوو ئەگەر هەیە ئەگەرێک هەیە وەکو کارتێکی فشار بە دەستی یەکێتیەوە بوو بێ بۆ زیاتر بەدەستهێنانی پۆست و پلە لە ناو کابینەی نوێیە نەخێر قسەیەکی کە هەیە لەسەرەوەی قازانجی ئەم بانکانە ئەمەندە زۆرە یعنی ڕەنگە پارتیش گوتی بێتی کاکە بەشی ئێوەشی تایین قازانجەکە یعنی لەم دوو ئەگەرە زیاتر هەڵ ناگرێ بەڕاستی بەڵێ جا لە ڕاستیە هیچیان ئەگەر نین هەردووکی وایە هیچیان ئەگەر نییە چونکە هەر بۆ خۆی کارتی فشارەکەش بۆ دووشتە یەکێکیان بۆ ڕێکەوتنی یعنی دیسان پێکێنانەوەی حکوومەتە ئەوەی کە یەکێتی زەمانەتی بەشی خۆی بکە و لەگەڵ یا
زائد يعني نەک ئەوەی کە ئەمەیان ئەگەرێک بێ بەس بۆ ئەوە بێت و لەویا کۆتایی پێبێ زائد ئەوەی کە هەژماری من ئەو بانکانەی کە تایەتی و ئەو قازانجەی کە ئەگەڕێتەوە لەمەشا شەریک بن واتە هیچیان ئەگەر نین هەردووکی واقعە چونکە لەوە زیاتر هیچ شتێکی کە قابل قبول ناکرێت ئێمە لە بەردەمی دوو حاڵەتین یا ئەمەیە یا ئەوەیە بەڕاستی سەرۆکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەکەی بەڕاستی لە ئاستی ئەو تێگەیشتنیان کە ئەسڵەن وەکو ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی وتی هەر تێگەیشت بێتن لە هەژماری من چونکە ئەو بوو لامانێ من ڕاستە بەجددی یعنی ئەمان تێنەگەیشتون لە ناوەژماری من یا بۆ نمونە کە ئەمان شەرحیان کردووە ئەوان تێگەیون داواکەن زیاتر خەڵک تێبگەێنن لە ڕێگەی میدیا خۆی لە ڕاستیا هیچ تێگەشتنی کێوێ مەجای گومانی تیانە ئەوەی کە تێنەگەیشت بێتن لەبەر ئەوەی خۆ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لەوانەیە سەد بێ ئاگایتیابێ بەس لەگەڵیشیا ڕەنگە بیست بە ئاگایتیابێت کە خەڵکی قانونی باشیان هەیە خەڵکی ئیداری باشیان هەیە خەڵکی شارەزایان هەیە هەموو کۆمەڵێک لە ئەو وەفدانی کە ڕۆشتون ئەندامی یەکێتی نیشتیمانی تیا بووە کە لە وەفدی دانوستانەکان نابوون و قسە لەسەر هەژماری من و هەموو ئەوانە کراوە دووهام سەیرە ینی زۆر سەیرە هاوڵاتیەک یای موچە خۆرێکی ئاسایی کە ڕەنگە قانونیش نەبێ بزانێت هەژماری من چییە و بزانێ حسابی بانکی چییە و بزانێت خەڵکێکی هەر بۆ خۆی حساب بانقی هەیە لە شوێنی چۆن بەڵام سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان نەیزانی بێ و داوای لە خاوەن شکۆ خاوەن پایە کاک مەسرور بارزانی کردبێت کە ئەو تیمێک بنێرێ بۆ ئەوی تێی بگەێنێ یعنی هیچ قابلی با بڵێن بڕواپێکردن نییە کە ئەگەر بڕواشی پێ بکەیت ینی لە بینی دوو حاڵەتی زۆر خراپایە بە بڕوای من یەکێتی لەم کاتەیەوە بە تایبەتی خەڵکە ڕۆشنبیر و شارەزاکانی ناو یەکێتی یا ئەوەیە کە بەڕاستی یەکێتی حزبێکە بە نەشارەزای ئەڕواتە ناو بابەتەکانەوە و ئێشتا تێنەگەیشتووە قسەی لەسەر ئەکات کە ئەمە بابەتێکە بابەتی هەژماری من و بابەتی پرسی موچە بەتەنیا موچە نییە کە بدرێ بە موچە خۆران و ژیانی خەڵکی لەسەر بێ پرسێکی سیاسیە پرسێکی نەتەوەیشە لە چوارچێوەی عێراقی فدراڵە ینی بابەتەکە بابەتێکی گاڵتە نییە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوی سەرۆکەکەی وتی ئەمەندە ئەم پرسە گەورە گرنگە نەتەوەیە نیشتیمانیە گرنگەی ئەوە بە ئاسانی وەرگرت بێەوە بەبێ ئەوەی دابنیشتێ بیر بکاتەوە ئابووری ناسەکانی دابنێ خەڵکە یاسایەکانی دابنێ ئیداریەکانی دابنێ بڵێ کاکە ئەمە چییە دواتر قسەی لەسەر بکە ئەمە کارەساتێکی زۆر گەورەیەوە ئەم دەڤەرە لەژێر ڕەحمەت و لێپرسراوەتی حزبێکی نەزانین کە ئەمە بۆ خۆی زۆر خراپە ئەوەی تری کە دیوەکەی تری کە لەمە خراپترە کە ئەزانن و لەبەر کارتی فشار ئەمەیان کردووە بۆ گەیشتنە نەتیجە و ئەم پەشیمان بوونەوەیە گەورەیە ئەوە دیسانەوە خەڵکی ئەم ناوچەیە لەژێر ڕەحمەت و لەژێر سای حزبەکان کە هیچ حسابێک بۆ بەڵێنەکانی خۆی ناکە و هیچ حسابێکیش لەسەر دەنگدەرەکان و موچە خۆرانی ئەو دەڤەرەش ناکە کە ئەو سەرپەرشتیە زۆر باشە من ینی ئەوەی کە دەبینرێت ئێستا لە زۆنی سەوز ینی ئەوەی کە دێتە دەنگ لەسەر حەقی خۆی و مافی خۆی و موچەی خۆی بەڕاستی لەم سنوورایە مامۆستایان و فەرمانبەران ئومێدیشیان بەڕاستی بە یەکێتی بوو لەسەر ئەو بەڵێنەی کە دەیگوت ئێمە تەوتینتان بۆ جێبەجێەکەین موچەکانتان زامنەکەین لە بەغدا هەتا وەکو ئێستاژەوە دەبینیت ینی ئەوان لەسەر شەقامت ئەی کە ئەم وا بیرکاتەوە ئەم ناڕەزایەتی و داواکاریە شوێنی خۆی ئەگرێت بەڕاستی لە ڕاستیە من پێم وایە لە کۆتایی با بڵێن مەسیرەی ناڕەزایەتی هەر شوێنی خۆی ئەگرێ و من پێم خۆشە لێرەشەوە عنی دەرفەتێک بێ بۆ ئەوەی کە باسی ئەوە بکەم لە ڕاستیە 10 ساڵە ئەوەی کە
ڕۆحی ناڕەزایەتی و ڕۆحی تێگەیشتن و ڕۆحی ئاگایی لەم سنوورەیە یەشتۆتەوە مامۆستایانە ئەنی ئەبێ ئەوە بەڕاستی لە بەرچاو بگیرێ و نابێ هیچ کەسێک کە بڕوای بەوە هەیە کە ئیرادەی خەڵک ئەتوانێت لە شوێنێکا سەرکەوێ و لە جێگەیەکا سەرکەوێت چەنە دوور بێ ئەو ڕێگایش ئەبێ ئەو خەباتی مامۆستایان لە بەرچاو بگرێ بەڵام لەگەڵ ئەوەشە ناکرێ ئەوە بە نادیدە بگرین کە دەسەڵات و بە تایبەتی یەکێتی لەم ناوەیە لەم ناوچەیە زۆر بەباشی هەم ئیستیغلالی ئەو ناڕەزایەتی و ڕۆحە سرکەی خەڵکی سلێمانی ئیستیغلال کردووە و هەم ناڕەزایەتی مامۆستایانی بێلایەنیشی ئیستیغلال کردووە. ئێستا ڕوونی ئەەکەمەوە بە چۆن ئیستیغلالی کردووە بەوەی کە بێگومان مامۆستایانی ناڕازی یا ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی لە کۆمەڵێک خەڵکی ئازاد پێک هاتوون کە بەڕاستی لە هیچ سەردەمێکە ملیان بۆ هیچ بەرژەوەندیەکی تایبەت و بۆ هیچ امتیازاتێک نەیاوە و لە زۆربەی کاتەکانە تۆمەتبارەکرێن بۆی دەستی سیاسیان لە پشتە و یەکێتی خۆیان ئەوە یعنی لەم هەرێمەیە هەموو شتەکان بەیەکەوان کۆکراونەتەوە یەک پاکێجن باش و خراپ کۆکراوەتەوە. مامۆستایانی ناڕازی لەمەیە باسی مامۆستایانی ناڕازی ئەەکەم باسی ئەنجومەنی مامۆستایانی ناڕازی ئەەکەم ئەو مامۆستایانەی کە ڕوبەڕووی چەندین سزای غیاب بوونەتەوە نەقڵکردن بوونەتەوە فەسڵکردن بوونەتەوە ئەمانە هەتاکو ئێستش بەردەوامن و ئێستش لەم سەرمایە لەسەرجادەن بەڵام یەکێتیش درێغی نەکردووە لەوەی کە ناو بەناو و جار بەجار مامۆستایانی خۆی لە ڕێی بەڕێوەبەرەکانەوە بنێرێتە ناو مامۆستایانی ناڕازی و بایکۆت بکا بە کارتێکی فشار بۆیە ئەبینین چەندین جار ئەمە دووبارە بۆتەوە بە تایبەتی لە پاراوە لەم ساڵیش ئەوە ئاسەوارەکانی بەدەرکەوتون بەڕێوەبەرەکان بەڕێوەبەرەیەکێتیەکان مامۆستاکان ناچار ئەکەن بە بایکۆتکردن و تەلەبە ناچار ئەکەن بە نەچوونەوە بۆ مەکتەب بەڵام هەر دوای خۆشیێتی بەڵام دوایی خۆشیان بۆیە ئەوەی سیر ئینجاهینەکە چۆنە وێنەکە چۆنە ئەوەی دەست بە ناڕەزایەتی و بایکۆتەکان ئەکات و لەسەر مافی خۆی دەستی پێ ئەکای ئەنی پێشەنگە مامۆستایانی ناڕازیە لە هەر شوێنەکایەکێتی ویست بێتی مامۆستایانی خۆی تێکەڵ کردووە و بەڕێوەبەرەکانی خۆی تێکەڵ کردووە بەڵام ئەم مامۆستا ناڕەزیانە هەر بەردەوام بوون لەبەر ئەوەی بە ئەکیدی منیش لەگەڵ ئەوان بم هەر بەردەوام ئەبەم وە پێم خۆش ئەبێ کە لە هەر حەزبێکەوە ڕێژەی ناڕەزایەتێکە زیاد ببێت و لە دەسەڵاتی هەیە بە سەریانە سیر ئەخر چیت پێ ئەڵم کە قەرار ئەیە بایکۆت بڵێ قفڵی بایکۆت بگرێتەوە مامۆستایەکێتەکان ئەچنەوە مەکتەب بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە مامۆستا ناڕازیەکان هەرمێننەوە و ئەوانن کە ڕوبەڕووی سزا ئەبنەوە و جۆش بەو سزایە نایەن کە ڕوبەڕووی ئەبنەوە بۆیە چەندینیان غیاب دراوە لە مەلەفەکانیانە غیاب هەیە چەندینیان دوورخراوەتەوە بۆ مەکتەبی تر نەقڵ کراوە کە لەم بینەیە لە بایکۆتە کەمینەیەک یا بەشێکی مامۆستایانی ناڕازی ڕاستەقینە بە بەردەوامی باجی با بڵێن داکۆکیکردنی خۆیان ناوە و باجی ئەویان ناوە کە سوورن و مکوڕن لەسەر داکۆکیکردن لە مافەکانی باشێکێتی ئیشی چییە بەم یاریکردنە هەر ئەو ئیشی چی بوو بە ناشرینکردنی هەژماری من و جوانکردنی تەوتین و دواتر پەشیمان بوونەوە لێ هەمان ئیشی هەیە بە بایکۆتیش بەتەنیا کارتێکی فشارە چونکە یەکێتی و پارتی دوانەیەکی لێکچوون لێک هێلکەوە دروست بوون و ئەوەنە لەیەکچوون کە زۆر بە زەحمەت ئەتوانی سیماکانیان جیا بکەیتەوە ئەم دوانە لەیەکچووە بە بەردەوامی کارتی فشار بەرامبەر یەکتر بەکار ئەهێنن بۆ ئەوەی پێکهێنانی حکوومەت دەسەڵاتەکانیان بەرژەوەندیەکانی پشتەوەی پێکهێنانی حکوومەتیان و ئێستش کە ئێمە لە سەروبەندی گۆڕانکاریەکی زۆر گەورەی خۆرهەڵاتی ناوەڕاستین و عراقی ژێکێک ئەبێ لەو دەوڵەتانی کە بەر گۆڕانکاریەکان ئەکەوێ چەنە ئەمان لەو ڕێکەوتنانەیە لەو ڕێکەوتنە نێودەوڵەتی و ناوچەییانەیە مساومە بکەن و چەنە کارتی فشار بەرامبەر بە یەکتر بەکاربێنن و چەنە لە دواترە قازانجەکانیان بۆ لە کۆتاییە بۆ بنەماڵەکانیان زۆرتر بێت.
باشە تۆ خۆت هەر ژنێکی قانونیت، ینی ئەگەر باسی ئەوم بۆکەی ئەی باش ئەو بڕیارەی دادگای فیدرالی چی لێ دێت کاتێ دەڵێت یعنی ئێستا بەڕاستی خەڵک بڕیارەیان بڕیاری هەم موچە لە کاتی خۆیدا هەم تەڵتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە بانقە حکومیەکاندا بەشید و ڕافتێ ئەمە چی لێ دێ ینی ئێستا وای لێ هاتووە قەناعەتشان بە خەڵک کردوڵێ ئەمان بۆ نمونە دانیان پیادا ناوە ئەم بانکانە کە لە چوارچێوەی هەردوو بانکەکان ئاساییە هەژماری منەکەش لە ناو چوارچێوەی تەڵتی نایە بۆ خەڵک بۆ فەرمانبەر لە ڕاستیە هەرێمی کوردستان و لە ناو عێراقی گەورەیە ئەوەی ئیشی پێنەکات قانونە و ئەوەی کە قسەی یەکلاییکەرەوەی نەبێت دادگاکانە چ بە دادگا با بڵێن دادگاکانی خوارد دادگای فدراڵەوە چ بە دادگای فدراڵیشەوە یعنی ئێمە چەندین لە ماوەی ئەم چەند ساڵی پێشوە چەندین بڕیاری دادگای فدراڵمان بینیوە کە دواتر جێبەجێ نەبووە جێبەجێ نەکراوە ینی وەکو دەستکەوت و جێبەجێ کراوت بەڵێ ڕاستە بنمونە ئەو بڕیاری کە جەنابەت باست کرد ئەوەی کە موچە لە کاتی خۆیان بێ و لە بانکە حکومیەکان تەڵتین بکرێت ئەمە بڵێن قەرارێکی تەواو و یەکلاکەرەوە و حاسمە کە ئەبێ لە بانکە حکومیەکانەوە بانکە حکومیەکانیش دیارەکەن لە دواییە بۆ دەربازبوون لەم تەنگەشەیە کەیکەتی خۆی تێخستووە و خەڵکیشی تێخستووە سەرۆک کۆمار ئەم جارە پعنێکی کرد وە سکاڵایەکی پێشکەش کرد بە دادگای فدراڵ لە بڕیاری ئەم جارەی دادگای فدراڵە بەتەنیا با بڵێن تەوتینکردنی حەسر نەکردووە بە بانکە حکومیەکانەوە بانکە ناحکومیەکانیشی تێکەوتووە کە ئەمە هەر بۆ خۆی لەبەر ئەوەی هەم دادگای فدراڵ جۆرێکیش بوو لە یاریکردن لە ڕێگەی سەر کۆمارەوە چۆن ینی بۆ ئاسانکردنی کارەکەی بۆ نمونە پارتی لە مۆزوع هەژماری منە وەکو ڕۆژی ڕوونا لەبەر ئەوەی ئاواهی یعنی ئەبێ ئینسان ئەوی عەرە بڵێ ماوەجه ئەبێ بە ماوەجهەوە دەربچێت حزبێکی گەورە لە بینی دوو هەڵمەتی هەڵبژاردنە ئەم ڕستکە گەورەیە ئەکاوە بۆم لە گەورەیە پێچوانەی بەڵێنەکەی خۆی ئەبێتەوە ئەبێ هەندێک ئامادەسازی بۆ بکە یەکێک لە ئامادەسازیەکان ئەوە بوو کە سەرۆک کۆمار با بڵێن فریا بکەوێت و یەکێتی لەم قەیرانە دەرکات و دادگای فدراڵیش دیسانەوە کە ئەمەش بڕیارێکی سیاسیە دادگای فدراڵیش بۆ ئەوی خۆی لەو ئحراج بوونە بپارێزێەوە باسی هەژماری من یا تەوتین یا هەر بە نەس نەکات ئەڵێ ئەتوانرێ لە حکومی و ناحکومیش و ئەوەی کە عێراق ئاعترافی پێکردووە لە بانکەکانە هیچ بانکێکی ئەهلیژ نییە بەبێ ئەوەی ڕەزامەندی هەبێت یا ئیتر بە بانکی ئەوانەی کە یەکێتی پێوتن بانکی مەسرور بارزانین و ئەوەی کە ئەو بانقانی کە پارتی پێی ئەڵێ بانکی قوبات تاالبانی و بافڵ تاالبانین و بە هەموو ئەم بانقارەوە هەمویان موافقەتی حکوومەتی عێراقیان هەیە و ئەچنە ناو ئەو قانونەوە کە بڵێن دەرکراوە ئەو قەرارەوە کە دەرکراوە بە کورتی دوا بڕیاری دادگای فدراڵ بڕیارێکە بۆ بە قانونی تەماشاکردنی هەژماری من و یەکلاییکردنەوەی ئەو بابەتە ینی کەواتەیە ئێمە لە ڕووی قانونیەوە بێ دەستمان بشۆین لە مۆزوعی تەوتی نەخێر ئێستا هەژماری من تەوتینە تەواو یعنی ئێستا شتێک ئەمە یەکلای بووە ئەمە یەکلای لە دوایین بڕیاری دادگا لە ڕووی قانونیەوە ئەوە یەکلایی بۆتەوە ئەم بانکانەی لە ناو هەژماری منان بانکێکی معتەرەفن و وەزارەتی دارایی هیچ وەزارەتی دارایی عێراق هیچ بیان و پەڵپێکی نابێت لە سەریان و لە ڕووی سیاسیشەوە هەژماری من با بڵێن ئەمە بوو بە پشتیوانیەکی قانونی بۆ ئەوەی یەکێتیش لە ڕێی ئەو تیمە شارەزایی کە کاک مەسرور ئەینێرێتە بگەن لە هەژماری من و هەژماری من هیچ کێشەیەکی نییە و هەژماری من بە ڕسمی بناسیێنرێ واتە ئێساوەی کە بۆ نمونە بەرپرسانی یەکێتی باسیەکەن و سەر ئێشۆمانە
ینی بە کورتیەکەی و تویانەکە کەم شتێک لای بووەتەوە باسی مەکەن یانەوەی کە کاخوبات بۆ نمونە باسی بەڵێ هەندێک جوانکردن جوانکاری بۆ بابەتەکە ئەکەن بۆ نمونە من جۆم لە لێدوانێک بوو ئەمڕۆ باسی ئەوە ئەکاڵێ گرنگە بڵێن فەرمانبەر ئازاد بێ موچەخۆر ئازاد بێت لەوەی کام بانکە هەڵەبژێرێ بانکەکانی ناو تەوتین هەڵەبژێرێت یا ناو هەژماری من یعنی بەردەوام من لەسەر لێ شێواندنی خەڵک چونکە ئێستا شتێک نییە بە ناوی هەژماری من و تەوتینەوە هەژماری من ناوی بڵین ئەو مەجموعە بانقەیە ناوی ئەو ڕێگەیە کە موچەخۆر لێەوە لەو بانکانەوە موچەوەر ئەگرێ بەڵام بۆ نمونە منێکی موچەخۆر لێرە لە هەرێمی کوردستانە چۆن ئازادم لەوەی کە بانکی ڕافیدەین هەڵبژێرم ئێخۆلقی بانکی ڕافیدەین لێرە نییە چۆن ئەتوانم هەڵی بژێرم ینی ئازادیەک باشە ئاسادیکە ناو بە موچەخۆران کە لە بنچینەیە نییە ینی هەر ناتوانێت بەکاری پەیمانخانیانی ئێستا بۆ نمونە ئەو داواکاری و هەنگاوەی کە بۆ نمونە مامۆستایان داوایەکەن ینی لەسەر شتێکە کە نییە بەڕاستی ناکرێت چی بکەن ینی ئەمە بەڕاستی دەگوترێ ینی یەکێتی بەرپرسیاری یەکەمە لەم دۆخە چونکە ئەو بوو ینی ئەم شتەی خستە ناو مێشکی موچەخۆران کە تەوتینکردن و تەوتینکردن و تەنانە پلەبەرزکردنەوەشی ینی باسە کرد ئێستا مامۆستایان ینی 15 ڕۆژمانیان گێر ئێستا ئەوتا لەسەر شەقام ڕێ لە تانکەرە نەوتە قاچاقەکانەگرن کە لە ئەساسا ئەمە پشتیوانیەکی نەبێ پشتیوانێکی بەهێزی سیاسی و چوزان ئیداری قانونیش چی بکریاری هیچ ناکرێت لە ڕاستیە خۆی بابەتێک گرنگە ڕوون بکرێتەوە ئەویش ئەوەیە کە خۆ بەتەنیا پرسی تەوتین و هەژماری من تەنیا پرس نین کە خەڵک حەقی خۆی بێت لەسەری ناڕازی بێ هەروەها مامۆستایانیش کە ئێستا لەسەر جادەن هەر بە نمونە لە ساڵی پارە مانگی 12 موچەی مانگی 12 دیار نییە بێجگە لە 6 موچەی پێشتر ینی ئەگەر بەتەنیا واز لە هەموو کەمتەرخەمیەکی ئەم دەسەڵاتە بێنی واز لە قەیرانی خوێندنگاکان بێنی واز لە قەیرانی خستەخانەکان بێنی واز لە قەیرانی ڕێگاوبان بێنی واز لە قەیرانی ئاوکارەبا بێنی واز لە دەیان قەیرانی تربێنی کە خەڵک وایلیاتوە ئەم خەیرانانی هەر بیر نەما بەس بیری لای موچەڵکە کە قوتی لەدا ئەنێم و موچەکەم بنێ بە پارەی قوتی لەگەم کەس نازانێ ئێستا بڕاستی لە شەو ڕۆژێک 6 کاتژمێ کارەبا بەڵێ ڕاستە خزمەتگوزارەکان هەر نەما یعنی ئەگەر تۆ هەموو ئەمانە ژواز لێبێنی هەمووی واز لێبێنە و تازە ڕاهاتووین و گیر بووینەتەوە لەو بابەتەیە و کارەبامان پێویست نییە و ئەومان پێویست نییە و جادەی ڕێکمان ناوێ و تەواو یعنی هەموو ئەمانە قەناعەتمان پێکردووە بەڵام 6 موچە نەدراوەتێ یعنی واتە 6 مانگ تۆ قەرزی کرێخانۆکەت کردووە و کەڵەکە بووە قەرزی مارکێتەکەت کردووە و کەڵەکە بووە قەرزی شت نەکردبێ هیچ پێویستی شت پێی نەبێت بەو پارەیە بەڵام ئەوە حەقێکی خۆتە کە لە بری ماندووبوون و هیلاکی مانگانەی خۆت ئەبێ وەری بگری بەتەنیا ئەمە حەقی خۆیەتی ئێستا لەگەڵ مامۆستایانە کۆی موچەخۆران لە سلێمانی لە هەولێر لە دهۆک لەسەر جادەبن یعنی خۆماف ئاوا وەرئەگیرێتەوە بەڵام ئەو کاتێک کە ئێمە پێمان وابێت مامۆستایان کۆمەڵە خەڵکی سەر لێ شێواون کۆمەڵک خەڵکی سەرگەردانن ناتوانن ئەوی کە بۆی ئەچنە سەرجادە بەدەستی بێنن باشە ئەی خەڵک لەم هەموو ناڕزایەتی هەیە ئەی خەڵک چی بکات یعنی ئەو نمونێشمان بەدڵ نییە کە لە هەولێرا هەیە و کەس ناوێرێ لەسەر نیەتی دڵی خۆشی بۆ خۆ پیشاندان و ناڕزایەتی ئەگیرێ ئەو نمونێشمان بەدڵ نییە ئەی لێرەش ئەمەشمان بەدڵ نەبێت کە خەڵک ناڕزایەتی دەرببڕێ ئەی چۆن ینی ڕێگوامان لە هاتووەمان لە خەڵکی ناڕازی کردووەکە بەحرەکە لە پێشتەوەیە و دوژمن لە دواتەوەیە ئەو لەو بینە نازانێت چی بکە یا ئەبێ خۆی بکوژێت یا ئەبێ بەم جۆرە ناڕزایەتەکانی دەرببڕێ شێوازی تری بۆ بدۆزێت بەس پێی ماخانیانی قسەیەکیش هەیە لەسەرەوەی من زۆر جاریان چاپێکۆتم کردووە لەگەڵ ئەو کەسانی کە پسپۆڕن لەم بواری دارایی و مۆزوعی بانکیە قسەیەکەی لەسەرەوەی گە تۆ کێشە لە لیستەکەت هەبێ خۆ ئێتاوەکو ئێستا مۆزوع هەر لیست و لیستکاریە لە بینی هەرێم و بەغدایە ینی لەم لیستا تۆ کێشە هەبێ نای وەهمی تیا بێ هەموو مانجێک گرفتێک دروست ببێ تۆ
تۆ هەتا ئێوارە تەوتینی هەبێ هەژماری منە هەبێ خۆ تۆ موچەکەت هەر نایە. بەڵێ ڕاستە. چکە حکوومەتی عێراق مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی حکوومەت هێرمی کوردستان ئاکە. بەڵێ ڕاستە. جیاوازیەکە بۆ خەڵک چییە؟ بەڕاستی ئێستا خەڵک ینی گەشتۆ بە قەنەعەتی هەرچەنە لەم سنوورایش نەگەشتون بۆ قەنەعەتەی کە خەڵک هەر لەگەڵ تەوتی نایەت چونکە پێی وایە متمانەی نییە. بەڵانی بەڕاستی جۆرێک لە نام متمانە دروست بۆ لە نێوان ڕاستکەینەوە بڕوایان بە بانکە عێراقیەکانە نەک بانکە ڕێک ئەمەیە کوردستانیەکان بڵێ یا ئەو بانکانێکە لە کوردستانان و لەژێر چاودێری یەکێتی و پارتیان. کێشەکە ئەمەیە ئێمە بۆ ناتوارین ئەم کێشەی موچە یەکجاری چارەسەرکەین. ئێتە ئەو کاتە خەڵکیش ینی بەڕاستی نەجاتێ بێتتر لەم تەوتین و هەژماری منە لە وەڵامی ئەم پرسێرە ئاسانتر نییە لە دنیاە. هەتا ئەو کاتەی هەرێمی کوردستان خاوەنی یەکێتی و پارتی بێ هەتا ئەو کاتەی زۆرینەی پشتیوانی و دەنگەکان بۆ یەکێتی و پارتی بێ کێشە هەر ئەمێنێتەوە بۆ هەر ئەمێنێتەوە لەبەر ئەوەی ئێمە یەکێتی و پارتی بە درێژایی ئەم چەندین ساڵە ئەمەندە کەلوکەچیان هەیە ئەمەندە کەلوکەچیان هەیە کە بە چەندین ساڵی حکومڕانیان ناتوانرێ ڕێک بکرێتەوە ڕاست بکرێتەوە. بە نمونە لە لیستی موچەیە دنیایەک خەڵک هەیە کە نە بڕوانامەی هەیە نە دانیشتووی هەرێمی کوردستانە نە ساڵی خزمەتی هەیە هیچ شتێکی نییە. کاتێ وش لە پەرلەمانبوونە شتانە هاتەچۆن هاتە بەردەستمان قسەمان لەسەر کرد لە هەموو با بڵێن بابەتێکی بودجەیە لە هەموو گفتوگۆیەکی بودجەیە باس ئەکرایەوە. یعنی لەو سەردەمەیە بە نمونە کۆمەڵێک ناو هەبوو 80,000 زیاتر لە 80,000 ناو موچەخۆر هەبوو کە ئەمانە بەس با بڵێن مخبر سڕی بوون لە ئاسایشەکانە کە نەناوی هەیە نەلیستی هەیە نە هیچ شتێکی هەیە وەکو ئەوەی کە ئێستا هەیە. یعنی بەغا پرێتی لە گەندەڵی پرێتی لە پارە خواردن پرێتی لە دزی بەڵام کێتە سەر بابەتێکی ئاوا 1+1 ئەکاتە 2 کە لیستی موچەیە و ئەبێ بینێری ئەبێ ئەم وەزیرە کە خانەنشین بووە بە وەزیر خزمەتی هەبێ شەهادەی هەبێ ڕۆژی دەست بەکاربوونی هەمانەمان نەبوو نییە ئێستش نییە ئێستش بەشیەکی هەرە زۆری نییە. ئەبێ بزانرێ ئەم هەموو ڕائید و عەقید و لیوایەی کە یعنی من هەر جارێک خۆم لە پەرلەمانە کە باسم کرد کە خانەنشین کرابوون ئەنی وتم بەشێکی زۆری ئەمانەی کە خانەنشین کراون نازانن تەحیە بە دەستی ڕاست ئەکریا بە دەستی چەپ ئەمەندە نەشارەزان بە سلکی سەربازی و ئەمەندە دوورن لە سەرکی سەربازی تۆ کردوتە بە لیوا خانەنشینت کردووە. یعنی ئێستا بۆ گوناحەکە لە سەرسەری بەغابێت کە لە بینی قەوسێکە ئەمە بۆ پاکانە بۆ بەڵام ئێستا ئێمە ڕوومان لە بەغایە و بەڕاستی لەگەڵ ڕێزمان کلکمان بەدەست بەغاوە چی بکەیانی تۆ ئەبێ ئەمە یەک لای ببێتەوە. کاکە گریمان ئێستا کاک مەسرور و کاک قوبات ئەکرێن بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەکرێن بوێ. یعنی لیستێک گێتە بەردەمی وەزیرێکە مدیر ئامێکە ڕاوێژکارێکە هیچ شتێکی نییە وەرەقەیەکی ئاواسپی بەس فەرمانێکی بۆ دەرکراوە وەکو ئەو خاتونە ڕاوێژکارەی کە لەم ماوەیە دۆکۆمنتەکانی بڵاو کرایەوە. یعنی ئەمە چۆن لەسەر چ ئەساسێک موچەی خانەنشینێکی باتێ موچەی کەسێکی باتێ کە 40 ساڵە فەرمانبەرە. یعنی هەر ئەمە وەچی حەقی لە کواتیایە چۆن ئەتوانن ئایا ئەتوانن هەرخۆیان لەو جێگەیە بن ئەتوانن ئەمە بکەینە دەرەوە لە پاراستنی قواری هەرێم و لە خراپی عێراق و لە هەموو شتێک بابەتێکی ئیداری صرف کە قسەی تیاکرێت. ینی زۆر جار قسەکە لەسەرەوەیە دەگوترێ تەیفسامی ئافرەتێکی وشکە بیانوێنێتەوە بەڵام دەگوترێ ژنێکی قانونیشە. یعنی ئەمەی کە تۆ باسی کرد ئەم لیستە بە تەواوەتی نێتە بەردەسی کە نەزانێت ئەمە حەقیقی ئەم لیستە پارە نانێرێ. یعنی ئێمە ساوە خەریکە مانجی دوو تاوا بێ بەڕاستی تاوە کوێساش دەنگۆی موچەی مانجی دوو نییە. ڕاستە. یعنی هەموو مانجێک ئەم گرفتە بۆ موچەخۆر دروسە بێ. یعنی ڕۆڵی یەکێتی لێرات چییە؟ چکە قسەیەک هەیە لە سەرین بەڕاستی من میوانێکی پارتیم هەبوو وتی خەڵکی هەولێر هیچ کێشەی نییە ئیشی هەیە پارەی خۆی پیاکە موچەکەی بێ
وەریەگەنێشە مشکلەی نییە بەڵام بەڕاستی خۆ ئەمە گەدیوێکی ڕەنگە ڕاست بێ ینی دۆخی ئەولێ لە ڕووی داراییەوە باشترە بەراورد بە سلێمان بەڵام کەسێکی دانیشتوی سلێمانی ئەبێت چی بکە بەڕاستی ئەو قسێجا بە من لەو قسەیەوە دەست پێ بکەم چونکە قسێکی زۆر غەڵەتە لە ڕووی قانونیەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئیداریەوە لە هەموو ڕووەکانەوە گریمان لەبەر ئەوی هەولێر پایتەختە و ڕێکرا و کۆمپانیا و ئەوانەی زۆرتیایەوە بەفعلی وایە خەڵک ئەتوانێت ئیش بکات یعنی زۆر هەموو دنیا شاوایە فرسەتی ئیش لە پایتەخت زیاترە و هەولێر پڕێتی لە کەناڵی ڕاگەیاندنی گەورە کە کارمەند و ڕاگەیاندکاری زۆری لە خۆی گرتووەوە موچەی گەورە و زەبەلاحیان هەیە لەبەر ئەوە یعنی دۆخەکە لەو ڕۆوە ڕاستە فەرقی هەیە بەڵام کە بینەوە سەر ئەوە کە ئەسڵی موچە کە کاتێک باز ئەکرێ موچە خۆر و موچە دووشتن ئەوەی کە ئەوترێ لازم و مەلزومی یەکترن ئەگەر هیچ پێویستی پێی نەبێ گەورە بازرگانێکە زۆری پارە هەیە بە ملیارات دۆلاری هەیە لە بانقەکانە بەڵام ئەم مۆزەفە ئیش ئەکات ئەم قسەیە بەتەنیا بۆ موچە خۆرە بندیوارەکان ڕاستە لەبەرەوەی دەوام ناکە لەبەر ئەوەی هیلاگ نابێ موچەکەشی چەند بە 6 مانگجارێکیش بیەنێ حەقی ئەوەی نییە ناڕازی بێ بەڵام کەسێکی کە ئەگەر لە دەرەوەی موچەکەی مانگی 10,000 دۆلاریشی هەبێ مادەم ئەو مانگەکە بە تەواوەتی ئیشی خۆی کردووە لە دەوامەکەی خۆیان ناحەقیە بەرامبەری یعنی ئەمە خێر نییە پێی ئەکرێ لەبەر ئەوەی ئیشێکی تری بۆ پارتی توانیوێتی لە هەولێرە ئیشێکی تری بۆ مسۆگەر بکات لەبەرەوە موچەشی نەدرێت قەیچەکە یعنی موچە خێری یەکێتی و پارتی نییە کەی ویستیان بیەن وەکەی نەیانویست نەیەن ئەمە کە ئەوەستێتە سەر ئەوەی کە چی بکرێت لێرە بۆ ئەوی وانە بێ بە بڕوای من ئەمە حەل نییە لەبەر ئەوەی هەولێر غەڵەتەکەیە یعنی تۆ ناکرێ لەبەر ئەوەی ئەندامی پارتیە ماڭانە پێویستی خۆراک و خواردەمەنی خۆی بۆ ئەنێریتە ماڵەوە لە ڕێی ناوچە و نازانم شوێنە حیزبیەکانی خۆیانەوە یاخود ئیشێکی بۆ ئەدۆزیتەوە موچەیەکی کە ئێتێ زەمانەتی بێدەنگەکەی ئەەکەی زەمانەتی بێدەنگی کردنی خەڵک کارەساتە لەوەی یەکێتی خراپترە بۆیە بەڕاستی نابێ لە جیاتی ئەوەی کە ئەڵە لە جیاتی چاوی بڕێژی کوێری بکەین لە جیاتی ئەوەی ئێمە چاوی هەرێمەکە بڕێژین کوێری بکەین سلێمانی ژوەکو هەولێر لێ بکرێ ئەسڵ ئەوەیە کە یەکێتی و پارتی موچەخۆری بندیوارەکانی خۆیان دەربێنن لە لیستی موچە ئەو موچە خۆرانەی کە ناویان نییە و بەتەنیا کۆدن زیاتر لە سلکی ئەسکەریا هەیە دەریان بێنن ئەسڵ ئەوەیە کە یەکێتی و پارتی بەڕاستی بزانن بەرپرسن بەرامبەر بە موچەخۆری حەقیقی لەم هەرێمەیە و موچەخۆری حەقیقی بەهۆی ئەوانە نەخێر اینجا لێرەیە ئەڵم ئەسڵ ئەوەیە بەڵام کە نەبوون هەموو بڕیارێک باجی خۆی هەیە بە بڕیارە باش و خراپەکانەوە دەنگدان بە یەکێتی و پارتی یەکێکە لە هەرە بڕیار و بژاردە خراپەکان کە بەڕاستی ئەمە باجەکەیەتی هەم دەنگدەری یەکێتی و پارتی ئەیە هەم دەنگدەری دەرەوەی یەکێتی و پارتیش بەسایی یەکێتی و پارتیەوە ئەیەت تۆ باشەگە بیکەم بە دوامین پرسیارم بۆ جەنابەت ینی تۆ وتمان پارێزەریت ینی لە ڕۆ قانونیەکەیەوە وەکو خۆتە زانی پێشتر ئەو هەنگاوە نرا بۆ نمونە بۆ پەخستنی پەرلەمانی کوردستان یعنی دادگای فیدرالی بڕیاریە هەروەها کۆمەڵێک کەس هەوڵیاننا کە ئەم مەوزوعی موچەوانیان زین و کردو لە ڕێگەی دادگای فیدرالیەوە کە ماف بۆ موچەخۆر بگەڕێتەوە ئێستاش لەم دۆخەیە ئەتوانرێت سکاڵا تۆمار بکرێت لە ڕێگەی دادگای فیدرالیەوە بۆ زامنکردنی موچە و چوزانم ئەم دەستی پێکردنەی نێوان هەولێر و بەغدا بەدڵنیاییەوە هەتاکو ئەو کاتەی هەرێمی کوردستان خاوەنی دەستورێکی خۆی نەبێ تاکە دادگا کە بابەتەکانی ناکۆک ئەوەی کە پەیوەندیدارە بە دەستورەوە و ناکۆک لە بینی هەرێم و عێراقا یەکلایی ئەکاتەوە دادگای باڵای فیدراڵە کە واتە بە بەردەوامی بڵێ ئەتوانرێ سکاڵای تر بکرێ بەڵام دیسانەوە پرسیارەکە لەوەیە ئایا ڕێککەوتنەکان یا
پەیوەندیەکانی ئەوەی کەوای ئەکرددادگای فدرال بەو ئاراستانەیە ئەتۆ بڵێ ئەو کاتە پەیوەندینیوان پارتیێتی خراب بوو بۆی بەڵێ یعنی کە باڵانسی بینی ئەمان نەبوو کە لایەک پەنای ئەبەر بۆ دادگای فدراڵەوە ئەو بڕیارانە دەرئەچوو پشتێکی سیاسی هەبوو شتێک بوو بەڵام کاتێک کە ئەم دوانە ڕێک و تەوابن و هاوبەش بن لە ڕێککەوتنەکانیشیان لەگەڵ عێراقا بە هاوبەشی بێت ئەو کاتە دادگای فدراڵیش خۆی ئەپارێزێ لەو ئەحراجە سیاسیەی کە لە نێوان هەرێم و عێراقا دروست ببێت و لانی کە ئەوەی لە بڵێ ئەمە هەمووی ینی لە پشتەوە ڕێکەوتنە سیاسی و فشارە سیاسەکان کاریگەرترن تا ڕووە یاسایەکەی کە لەسەر بابەتەکانە بەوازەحی لە عێراقا و لە هەرێمی کوردستانیشە سیاست ئیشی دادگاکە یا بەرژەوەندی سیاسەکە بەرژەوەندی سیاسیەکان ئیشی ئەوە ئەکا چۆن پەرلەمانی کوردستان بە بەردەوامی کارگەیەکی درومان بووە بۆ دوورینی ئەو یاسایانەی لە بەرژەوەندی یەکێتی و پارتیە دادگاکانیش بە هەمان شێوەیە کارگەیەکن بۆ دەرکردنی ئەو بڕیارانەی کە لە بەرژەوەندی لە هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی پارتی و یەکێتیەوە لە عێراقیشە لە بەرژەوەندی پارتە سیاسی دەسەڵاتدارەکانە خەڵک دەست بشوە لە تەڵتین فەرمانبەرتاو کۆتایی هەژمار و تەڵتین بە پێی دوا بڕیار و بە پێی دوارێکێتیش خەڵک پێی نێشێنێ کەسیش سەری یەکێتی نێشێنێ و وازیان لێ ببنێن و ئەو لیژنێش پێم وابێ یەکێتی تێگەیانوە لەوەی کە هەژماری من چییە من زۆ سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم پەیمانە زەدین کە لەگەڵم بووی زۆر خۆشحاڵ بووم زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەی حەوت پرسیار بەخواتان ئەسپێم خواتان